کۆماری ئیسلامی ئێران هێزێکی داگیرکرد لە کوردستان. کوشتاری کۆڵبەران و کاسبکارانی دەستەنگی سەرسنوور لە کوردستان هەروە بەردەوامە. بەپێی ئامارەکانی ماڵپەڕی کۆڵبەر نیوز لە 6 مانگی سەرەتای ساڵی 2022 زاینیدا لە ناوچە سنووریەکانی ئۆستانەکانی ئازەربایجانی غەربی، کوردستان و کرماشان بە هۆکارگەلێکی وەک تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕەژیم، سەرمابردووی، کەوتنە سەر مین و هیتر 20 کۆڵبەرگیانیان لەدەستاوە و 127 کۆڵبەریش بە توندی بریندار بوون. هەر بە گوێرەی ئەم راپۆرتە تەنیا لە 1 مانگی ڕابردوودا 20 کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان بوونەتە ئامانجی تەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ڕەژیم و بە توندی بریندار بوون. کۆڵبەری کارێکی دژوار و پڕمەترسیەکە بەردەوام گیانیان لە مەترسیدایە. گەورەترینی ئەم مەترسیانە جنایەتێکە کە بەردەوام لەلایەن مەئمورانی ڕەژیمەوە لەسەر سنوورەکان ڕوودەدات و لە ئاکامدا هەر جارە و ژمارەیەک لەو زەحمەتکێشانە گیان و ماڵی خۆیان لەدەست دەدەن. کۆماری ئیسلامی لە سنوورەکانی کوردستان هێزە نظامی و ئەمنیەتەکانی جێگیر کردووە بۆ ئەوەی هەر چەشنە جوم و جۆڵ و هاتن و چوونێک بخەنە ژێر چاودێری و کنترۆڵی بکەن. ئەو بەکرێگیراوانە بە شێوازی جۆرا و جۆر ئەو خەڵکە زەحمەت کێشەی کە لە ڕێگەی کۆڵبەری و گواستنەوەی ئەو شت و مەکانەی کە هی ئەوانیش نییە و تەنیا لە بەرامبەر حەقدەستێکی کەمدا دەیگوازنەوە بۆ ئەم دی و ئەو دیوی سنوورەکان لەو ڕێگەیەوە بژیوی ژیانیان دابین دەکەن، دەکەونە بەر ئەزیەت و ئازار، باج و غەرامەیان لێدەستێنن. هەرجار ناجارێکیش بە ئامانجی سیاسی و بە مەبەستی زاڵکردنی کەشێکی پڕ لە ترس و تۆخاندن و نائەمنی لەو ناوچانە دەیاندەنە بەردەستڕێژی گولە و گیانیان لێدەستێنن. ئەگەرچی بە کۆڵ هەڵگرتنی بارێکی قورس بەو ماوەی چەند کاتژمێر گەلێک دژوار و تاقەت پڕۆکێن، نەفەسبڕ و پڕمەترسیە، بەڵام مەترسی لەوەش گەورەتر بریتیە لە تێپەڕین لە ڕێڕەوی مۆڵگەکان و بەرەو ڕووبوونەوە لەگەڵ هێزە نظامی و بەکریگیراوەکانی ڕژیم. ئەوان کە سەرەکیترین کاریان ئەزیەت و ئازاری خەڵک و بەتایبەت کۆڵبەران و ئەستاندنی باج و غەرامە و بەتەڵانبردنی سامانی کاسبکارانی سەرسنوورە، گەلێک جار بەبێ هیچ بیانوەیەک و تەنیا بە مەبەستی ترساندن و تەسلیمکردنی زەحمەتکێشانی کۆڵبەر بۆ وەرگرتنی باجی زیاتر، کاسبکاران و کۆڵبەرانی سەرسنوور دەدەنە بەردەستڕێژی گولە و دەیان کوژن. بێکاری لە کوردستان بەڕادەیەک بەربڵاو و ڕوو لە زیادبوونەکە سەرەڕای تەواوی ئەو مەترسیانەی کە لە پێناو کارێکی ئەوەدا بۆیان دێتە پێشەوە، بەڵام ڕۆژ بەڕۆژ ژمارەی ئەو کەسانەی کە ڕوو دەکەنەوە کارە زیاتر دەبێت. لەناو ئەو کۆڵبەرانەدا لاوانی کەمتر لە 15 ساڵ و پیرە پیاوانی بانتر لە 65 ساڵیش بەرچاو دەکەون. زۆرێک لە کاسبکارانی سەرسنوور و کۆڵبەرانی لاو ئەو کەسانن کە خوێندنیان تەواو کردووە، بەڵام هەتا ئێستا نەیانتوانیوە کارێک پەیدا بکەن. کۆڵبەران و ئەو کەسانەیە کە خەریکی کاری گواستنەوەی شتومەک لە سنوورەکانن لە ڕاستیدا هێزێکی کاری بەکرێگێراوی ئەو تاجر و دڵاڵانن کە لە ڕێگای ئەو ئۆفیسانەی کە لە شار و گوندە سنووریەکان هەیەنە کەلوپەلی جۆرا و جۆر لە خاڵێکی سنووریەوە هەناردا یان هاوردە دەکەن و بەپێ ئەوەی هیچ مەترسیەک هەڕەشەیان لێ بکات زۆرترین قازانج دەخەنە گیرفانیانەوە و حەقدەستێکی زۆر کەمیش بە کۆڵبەران دەدەن. کوشتاری بەردەوامی کۆڵبەران، گیرۆدەکردنی بەربەڵاو و پلان بۆ داڕێژراوی خەڵک بە مادەی هۆشبەر، بەتاڵانبردنی سامانی ژێرزەوی و تەنانەت کەڵک وەرگرتن لە ئاوی کوردستان لە دژی خەڵکی کورد لە ئێران و عێراق، دوژمنایەتی بە ئاشکرا لەگەڵ خەڵکی کوردستان لە عێراق، سووریا و تورکیا و دەستێوەردانی تیرۆریستی لە دژیان، هەڵدان بۆ دروستکردنی ناکۆکی و دووبەرەکەی نەتەوەی و ئائینی لە نێوان کورد و نەتەوەکانی تر لە ئۆستانە ڕۆژاوایەکانی وڵات، بە ئەمنیەتیکردنی کوردستان و جێگیرکردنی بەربەڵاوی مەئموران و بەرپرسانی غێرە کورد لە هەموو ئاستەکانی بڕیاردان، سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، پەروەردە، فەرهەنگی و هیتردا، هەموو ئەمانە و پتر لەوەش نمونە ناسرا و کلاسیکەکانی هەڵس و کەوتی ڕژیمێکی داگیرکەرن. بە گوێرەی ئامارەکانی ناوەندی ئاماری کۆماری ئیسلامی، ناوچە کوردنشینەکانی ڕۆژاوای وڵات
لەباری ڕێژەی بیکاری، هیواداربوون بە ژیان، خزمەتگوزاری پزیشکی و دەوا و دەرمان، مردنی منداڵانی تازە لەدایک بوو، نەخوێنەواری، خزمەتگوزاری شار، ڕێگەوبان و پرۆژەکانی تری ئاوەدانکردنەوە لە ناو ئوستانەکانی ئێراندا تەنیا لە ئۆستانی سیستان و بەلوچستان باشترە. ڕێکخراوە سەربەخۆ و جەماوەریەکان لەگەڵ گۆشاری لە ڕادەبەدەری حکوومەتی بەرەوڕووبوون و هەڵسوڕاوانی کرێکاری، فەرهەنگی و هونەری، مامۆستایانی زمانی دایکی، هەڵسوڕاوانی داکۆکیکاری مافەکانی منداڵان و بەسەڵاچووان و ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لەگەڵ گەلێک هەڕەشە و تۆمەتلێدانی درۆ و بێبنەما بەرەوڕوون. لە ڕاستیدا ڕژیمی ئیسلامی ئێران لە کوردستان ڕژیمێکی داگیرکەرە و هەموو هێماکانی ڕژیمێکی داگیرکار نوێنەرایەتی دەکات. لەمڕۆوە خواستی دەرکردن و ڕاماڵینی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی ئێران لە کوردستان وەک پێشمەرجی هەر چەشنە ئاڵوگۆڕ و باشتربوونێک لە ژیانی خەڵکدا ئەمڕۆکە پچل لە هەر کات و زەمەنێکی تر گرنگی و زەرورەتی خۆی هەیە.